بەڕێزان وەک یەکێک لە هەنگاوەکانی ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردننی پێشوەختی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کەوا بڕیارە لە بەرواری دەی تشتینی یەکەمی ئەم ساڵدا ئەنجام بدرێت ئەمڕۆ کۆمیسیۆنی باڵای سەربەخۆیی هەڵبژاردنەکان لە هەموو پارێزگاکانی عێراقدا پرۆسەی تیروپشکی ژمارە پێدان بە کاندیدان ئەنجام بدات. بۆ ئەم مەبەستەش بەپێی یاسای هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ژمارە 9 ساڵی 2020 پارێزگای سلێمانی کراوەتە 5 بازنەی هەڵبژاردن. 63 پاڵێوراو لەم بازنانەدا تۆمار کراون. ئەم پاڵێوراوانە ئەمڕۆ لە پرۆسەی تیروپشکدا ژمارەیان پێ ئەدرێت. تۆمەکانتان وەردەداراوە لە ژمارە 20 دەستەکەن لە هەر سەردە بازەکان عێراقا لە ژمارە 20 دەستەکەن لە جوترێت کاندیدەکان واتە یان ژمارە 1 داراوە. وەکو تێبینیکردنی دووەم ئەگەر دوو تۆپەیەک جار هاتە خوارەوە هیچ ژمارەمان تێوەگەرێتەوە ناو ئامێرەکە. تێبینیکردنی گرنگ ئەگەر تۆپێک هاتە خوارەوە کەوتە خوارەوە کە ناتۆپ بوو ئەوە ژمارەکرێت بۆ کاندیدەیکە لە نسبەتەکە وجودان باستنی یک فکر سیاسی خاطر اداره مرکزی آدم ژمارە 29 ژمارە 29 ئیبراهیم ئەحمەد حوسێن عەزیز ژمارە 20 ژمارە 20 ڕێبوار ئەوڕەحمان وەستا ساڵح عارف ژمارە 33 ژمارە 33 مرواری محەممەد عەلی پیرۆز